بەڵێ شیرین ئەو چیەوە دەنگە چ بوو؟ خاڵۆکیانەوە کاک مەحەمەدە لە دایرە لەگەڵمانە. باشە کچم باش. ئەلۆ ئەوە چێ بۆ قسەی کرد؟ خاڵم بوو خاڵ. تێگەیشتم. شیرین جان معقولە تو یەک هەفتەیە لە تورکیا لە بۆ سنەتی ئەو بۆ شتێ هەبووە؟ ئێمە واین کاکە ئێمە بۆنەکانمان درێژا کێشە. قەیناکە شیرین جان بەس بەخۆی لە بۆ سنەتێک بووە ئەن چییە؟ چێسی قەم پێ ناکەی؟ نانە جانەکە نانە باوەڕ دەکەم باوەڕ بەس بەڵا خۆ دەزانێ من غەریبی دەکەم حەزمێ بێەوە هەولێرێ پێکەوە دابنیشین دوو قسەی خۆش بکەین بە خۆ دەزان چەند غەریبێم کردی. ئەمڕۆ چەند شەمە؟ دووشەمە، بانی؟ سێشەمە، دووبانی؟ چارشەمە. چیە شیرین جان؟ ئەو تاقیم دەکەیەوە؟ فیلە ڕۆژەکانی هەفتەم دەکەی؟ پێنجشەم ئیشەڵڵا دێنەوە. وەڵای ڕاستی پێویستم بە 300 دۆلار بوو. بەسەر چاو بەڵام شیرین جان ئەگەر قسەیەکی بکەم ئاساییە؟ فەرموو؟ دەزانێت زۆر سەیری ئەو هەموو پارێت لۆ چییە؟ یعنی سیقەم پێ ناکەی؟ یعنی دەست خۆش بێت دەست خۆت بۆ پێشتریش وا بووی بۆیە نەمتوانی لەگەڵت بژیم. خوا حافیز. گیانێکم قەپاتمە کە پسیارم گرت بەس دەومی بزانم ئەو زیادە مەسرەفە چی دەیکەی؟ دام گیان خۆتە زای من مۆزەفم کاکە بێمەوە ڕێک پارەکەتە دەمەوە. شیرین جان خۆم نەمگوتێ بمدەوە چە تووڕە بووی نانە جانەکەم مەسرەف بکە بەس زیادە تۆزە زیادە مەسرەفش ناخۆشە. کاکە لەوێ مەسرەف گرانە باوەڕەکەی دوێنێکە چوم ئاوێکم کڕی ئاوێکم کڕی بە عەقڵی تۆ بەچەند؟ بەچەند؟ بە 30 دۆلار. بەکو لە نیویۆرکیان لە تورکیایی؟ ئاوی ئاوە وتی ئەو ئاوە نازام شیفایە نازام لەگەڵ کۆمەڵێک کلۆر و ملۆر تێکەڵ کراوە گرانە. وەڵڵا شیرین جان ئەگەر تو هەفتەیەش کرد لەوێ بی دەبێ مخانێکت لۆ بفرۆشم. نالم بگاتەوە ئیشەڵڵا. بەس ئەوە ئەگەر بتوانی و پارەم بۆ بنێری زۆر سوپاس دەکەم. ئێستا پێم بڵێ چەندی بنێرم؟ وتم 300. باشە گیانی من ئێستا تەلەفۆن لەو شێرزادی دەکەم. حەزەکەی ژمارەکە بدە بە خۆم چکە نەک پێویستم بێتەوە یانی دوایی. نانە ئەتوو چ عەقل بە عالەمە دەیە ئەتوو بەس بەم برێ ئەم بەخۆم لۆ دەنێرم. الحوکم لله باشە بە قوربان. جانەکەم ئەوە تو ئێستا پێشەمە دێوە یعنی معقولە تا چەنوچە سەر بەحرێ پکۆ و بەحرە چ بوو چانەکرا؟ ڕۆشتین ڕاستی دوێنێ ڕۆشتی وتی نیوەی مانتاوە کردووە نیوەی ماوە. دە ئینشاءڵڵە چارشەمێ دێوە دەچە سەر بەحرێ ڤیدیۆکی زۆر جوانوە دەکەی. بەخوا قسەم کرد وتم چەند شەموتی چوارشەم هەوڵەدەن ئاو شتی تێکەن بۆ پێنجشەمیش من شتایرە من دێمەوە. زۆر باشە شیرین جان تەکلیفەکەم هەیە. خێر دیسان ئەفرگیان دیسان. جانەکەم تەکلیفەکەم ئەوە بوو گوتم ڤیدیۆکم لۆ بکەوە حەزم لێ ببینم بە خۆ دەزانم چەند لە مێژە توانە دیتیە. باشە بەسەر هەردوو چاوم ئێستا بۆ